بابم هەتا من لەو مەتخەیبم پیاو هەیە دەست دۆ تو درێژکە کورک باشە تو ڕۆژێت چەند نوکەیل و عالەمێنێ دەی بە تەلەفۆنی کورە بابەت دەبڕۆسێن و کە چەقوی لێدە لە حیسابی من دەنجێ کرد بەس وەرە بەم لێ هەموو قڕوقە پۆزی دەشێنم تو بەڕاستیتە تو وەڵە بە قورعان دەبڕۆ دەی هاتو وەچی پێ گوتی ئەوها بکە حەقت نەبی کاکە گیان فریامانکەوە ئەو کابرایە جانتاکەمی ڕفانەوە باشە باش زاری خواحافیز زاری خواحافیز کورە وەرە کورە یاخوا دەستە خۆش بێ بەڕاستی هیلاکمان کردی ئەی ئافرم بۆچ پیاوێکی بەڕاستی پیاوێکی مردی مەمنونم نەمزانی جەنابە ناوچی بوو ئەمن عەبۆ منیش ناوم عەبدولقایرە خۆشحاڵم جا حەزەکەم ئەو پیاوەتی و بمەوە لە خزمەت تابم سوپاس دەکەم ئەمن چاکەی قەت بەرامبەر پارەی ناکەم یاخوا هەر تەمەند درێژ بی ئیشەڵڵا با ئەو تەلەفۆنە بکەم بە یارمەتی تۆ سەرچاوم من بێریڤان زۆر زۆر سوپاس دەکەم بەڕاستی تۆ لە پیاوە ئازاکانی ناو دراماکانەچی سوپاس ئەتوانم پرسیارێ بکەم فەرموو تۆ هاوسەرگیری و کردووە نەخێر بۆ والله ئەوەی ڕاستی بی ژن بە من بە ڕێوە ناچی بە من بەخێو ناکرێ ئەو دەلۆ کچی عالەمێش باە مە ناو عەزابی من بۆ جۆرە نایبینم بەڕاستی تۆ پیاوێکی زۆر باشی چۆن نەبێ کەسێک نەبێ بۆ تۆ ناوێرم خۆشەویستی بکەم دەترسێم ڕۆژێک لە ڕۆژان خیانەتم لەگە بکە ڕاست دەمرمە من بۆ ترسی خۆمەرج نییە هەموو ئافرەتێک خراپ بێ وای باوکم زۆر دەوڵەمەنا ئەوە تەخوازە کە زاوایەکی وەکو تۆ مرد و باشی هەبێت ببوورە بەو خودای ئەمن لە پێنا و پارە هەفسەرگیری ناکەم ناوەڵڵا باشە کاک ئەحمەدجان خوا حافیزێ بێجارێ کاکە گیان ببوورە بە جێشم هێشتی داوای لێبوردنەکەمەوە تۆزێ تەلەفۆن مەشغەڵەتم هەبوو ئەڵم تۆ ساڵتی ژنوشتی واو نییە بەڵێ ژنم نایە ئەی بۆ نای بی بە کوڕی من ها عنوانێک تێمێ وەرە لە لای منی شیشکە و ئیشەڵا بە کوڕی من باش بە قوربان دەی ئیشەڵایەکە بینینەوە باشە هەچ کاتێ بیری لێ کردی و تەلەفۆنێکم بۆ بکە باشە دەی خوا حافیزی بێ سەر چاو بابا باوەڕم وانە بوو عاشق بووم دوای 40 ساڵ عاشق بووم پیس عاشقی ئەو کچەی بووم زۆر بیرم کردەوە ئەو زەبڕیاری هاوسەرگیریمدا لۆیە تەلەفۆنم لۆ بابی کرد نایناسم ئەلۆ ئەلۆ خاڵۆ جان باشی باشی کاکە جەنابەت پیاوە مەردەکەمە ئاها پیاوە مەردەکە باشی کاکە لە چیای زۆر سپاست دەکەم خاڵۆ گیان ئەمرکە گیان واللهی خاڵۆ گیان ئەوەی ڕاستی بێ داواکاریەکەی جەنابتم قبول کرد زۆریش پێم خۆشە بمکەی کوڕی خۆت من هەرزوو پێم وتیە و کەم بە کوڕی خۆم تۆ خۆ قبوڵە نەکرد ئەزین چۆنا عینوانێکی بۆ نێرم بۆ عینوانەیە دایک و باوک و خوشک و براکانە بێنە وەرە بۆ ماڵی ئێمە واللهی داک و بابم نەمایە قچێکە خوا عافیان کە خوشک و براکە و بێنە واللهی قوربان دەزانی چیە خوشکوبرایەکانم کەس قسە لەگە کەس ناکە هەموو خینی یەکدری فڕ دەکەن بە قورئان نابێ کاکە گیان ئەزانی بۆ من خانەوادەیەکی مەعروفم خەڵکە بناسێ ئەمە یەک کچەکەم بم بە خانەوادەیە کە بیان ناسم و خەڵک بیان ناسێ واللهی دەزانی چیە قوربان ئەوەی ڕاستی بێ ئەو مەوزوعم پێ عیلاج ناکرێ بە قورئان نازانم چ بکەم زانی چی بکەم نەچی دەرو دراو سێبێنی بۆ لای من ئەبێ یا خوشکی یا براو لەگەڵ خۆ بێنی باشە باش خوا گەورەیە یاڵا هەیدۆ خوا حافیز ئەبوو لە پێناو بەدەسینانی ئەو عایلەی دەبی هەموو شتە چی بکەی دەبی حەولی خۆت بدەی دەبی گۆڕانکاریەکی بکەی دەبی هەر هەمویان ئاش بکەی دەبی هەمووشمان بگۆڕی ئەو کاتت باش نەیتە ژوورێ هێلۆ خۆ قابلە کڕۆ نەما بە شەرەفم لە ڤایرۆسی ئۆمیکرۆنەچی نەیتە ژوورە ناڕەسەن کوڕە کاچی خۆم برای خۆمدا واز لە ڕابردۆ بینە لە بیرکە واز لە ڕابردوو بێنم کوڕەکەی خدرە بیر چۆ چی لێکت ها بۆ ئەوەنە لێە سەبەب با تێت بگرێن نەیتە پێشۆ زیاتر نێیت دەی فەرموو دەزانی لۆ لە کوڕی خدرمدا لەبەرەوەی کوڕەکی بێ شەخسیات تێدەگەی دەویست لەگە چیژی عالەمێ بە زۆری عیلاقەی ببەستی بە زۆری لە پێش چای منیش یەک شەخسیەتی نەبوو چەقاوە سوو بوو ئەوەی علم و معریفەت بینیە لێ نەبوو حیزی نەدەزانی بەس ئەوەندە بوو چێ پارەی هەبوو دەویست بە زۆری ئەو چیژە عیلاقەی لەگە ببەستی ئەمش لۆی لێمدا
يعني بابا تو بوليسي تو محامي تو هكا بسروا ئەمن پۆلیس نیمە بە زەمیرم قبول ناکە ئامن پیاوەکەم غیرەتم هەیە لە پێش چایی من تەعەدا لە چیژی عالەمێ بکەن ئیلا بە زۆری علاقەم لەگە بەستا ئاگە دەنجێنەکەم لەگە ئەو برادەرەی قیچیش فەرقەکەم نییە ئەوێ تو نایناسی برادری خۆمە باشە دەی فەرمزان بۆ چیە توێسە وەڵا نیازم هەیە ژنی بینم ژن بێنی کوێ ڕۆڵەت تۆ دینارێکە پێنی بی بە شانەیە قشتی پێدابێنی ژنی چی بێعقڵ وەڵا دەنا للعلم پێش چێشیان کردیمە ئەوە بەخوا خڵەفاون ئەو پێ ڕابێ ڕۆڵە وەڵی دەنانیە کچی بازرگانە چی گەورەشە چ بێعقلێکە ئەو کچی یاوە بە تۆ هەوکە تو حەقت لەسە ئەو مەوزوعی نەبی نا ئێستا من مەوزوعە چتکەیە دەمێ قسە لەگە بکەم کاچی خۆم ئەو کابرایە کە چیش دایتە من ئەوە پێی خۆشە خانەوادەی من ببینی هەموو پێکەوەی لە جێکی بین ئێ ماشەڵڵا ئەمەش خانەوادەکمانەیە کەس حەز لە کەس داکە کەس حەز لە چارەی یەکدری ناکە ئێستا مەوزوعەکە ئەوەیە ئەتو دەبی لەگە قادری برام پێک بێەوە پیف لەگەڵ خۆت چاک پێکاتوە تا لەگەڵ قاڵی برامە پێک بێمەوە کورە کاکە دەبی پێک بینەوە برام دەبی پێک بینەوە کاکە ئەمنی ئەمنیە بڕیارمدایە ئەو خانەوادەی سەل لە نوڕا دروستکەمەوە کاکە خانەوادەمان تەفلیش بووە خانەوادە چی فاشل تێدەگەی ئەوها بڕوە پەرت و بڵاو دەبین کەس حیسابمان لۆ ناکە کاکە ئامن دەمەوێت لە بیناغەیڕا ئەو خانەوادەی دروستکەمەوە ورە بابە بناغی خۆ ڕزیوە خەریکە هەرەزەیەنێ کورە ڕجات لێ دەکەم ڕابردووی لەبیرکەن تکایە ڕابردووی لەبیرکەن تو خوا ڕابردووی لەبیرکەن دەبەسە چیە و هوتاپکێشانەڵی مزاهراکەیت چۆن ڕابردوون بیرچێتەوە ئەی بیری چۆ دایکمان تۆزێ ئاڵتونی هەبوو قایر فرۆشتی دەوەرە قەربەر بنەکە و نەیامێ ئەو دەوەرە قێم بنێ ڕێکەومە لەبەر کورە کاکە تو باش دەزانی قادری برام ڕەزیل و قرچۆکی وەچە خۆی نییە کاکە کورە کاکەەوە برینی قەلبی خۆی بە قوڕی چا دەکاتەوە لێژی دەپرسم دەڵێم کورە بابە میکرۆبەوە قوڕە دەڵێ نا بابە نا خوا بەشەری بە قوڕ دروست کردی قوڕی لە قوڕی دە لە حیم دەبی کاکە ئەدو بەڕاستی دەکو دەداتەوە برام وا قازیفەی لە فلسی دەدا ئەیدە منیش نایە یعنی نایە باش باشە باش هەڕەشاکەی کورە بابە بە هەڕەشەی چ دەڵێم باشە باش خوا کەریمە دەبڕۆ ئامرن نەمێنێ ئەمزانی مشتری ئەڵە وەرە دەست سەتەلاتم بۆ دانێ بۆ ئوتێلەکەم بەخوای عایلێکی فاشیلمان هەیە چە کەس ڕێز لە کەس ناگری کەس حیساب لۆ ئەویت کە ناکە لە بۆی ئاشتیان بکەمەوە لێ چوومە لای قادری برام السلام عليكم. عليكم السلام بخير بي ما شاء الله توجد بس لا بكره لو بابا لو خواردني وا نخير بو خواردنية من خم دلنا يدن كي كليب خو هذه لودي دكيوا اي فروشم وخد فروشي نا اذا ما كارواني كرم يا واران بو يك بجيجل ساعه بارا اي فروشي بارك يا خمتين كي باخمو عاوزة تخوا كارواني كرة خليجي خيندني خوي بي باشتني لا تو فروشني فانا تعرف بابا خندن هزاش هذا دال سنه زادين اني دي خوا خندني چی کاکە جا کاسفێکە باشترە با فێر کاسبی بێ 2 دیناری دەسەکەوێ بۆ مستقبلی باشە ئەوە دەزانێت سێ خەلە هەیە لەو مەوزوعی فەرموو خەلەلی یەکەم إيه. ئەو تووە ئیتونێ مالی جیرانتە شۆڕ بوویتەوە حوشەی تۆ لێ دەکەوێت خەلەلی دووەم تو لێکردنەوە لە قیافەت و هەیکەل و سەر و پۆتاک و ئەو وەرگەی تو نایە خەلەلی سێیە بس باسی خەلەلی سێم نەکەی فەرموو بزانم بۆچی هاتووی چیت دەوێت عاشق بووین چی عاشق بووین تۆ عاشق بوویتە قسەم لەگە بابی کرد بابی گوتی کاکە دەبی خانەوادت هەموو غڕکەیەوە هەموو بێندانیشن بەگران و سنجری داخوازی چیشم بکەن ئەمە کێوێ ماڵی خۆی بە قوڕ بگیرێ کچەداتە تۆ تو واز لەوەی بینە کاکە ئێستا ئەمە دەبی بچینە داخوازی پێ باشە هیچ مشکلەمانی ئەڕۆی فەرموو با بڕۆی آخر یەک مشکلێتکایە چییە ئەتووی لە گەربی کاکە محەممەد نایە کاکە محەممەد بۆ نایە خۆت لەو سەری دەینەوە ئەتوو لە بیرت چوو زێری ڕەحمەتی داکەم بۆ میرات فرۆشتت حەقی کەست نەدا ئەوی جێستە لە دەوەرەقەکەی خۆم دەوێت ئاها ئێستا تێگەشتم کاکە محەممەد دەوێت بۆبوونی ئەو مۆزوعی تۆ من پارەکەی بدەمەوە نییە ێ بەخوا چاوی بە یەک دینارێ ناکەوێت یەکورە کاکە من دەبمەزەحیە ئەمە زەرەر دەکەم تۆ بۆ زەرەرەکەی یەکورە کاکە ئەمن تەمەنم بوویتە 40 ساڵ تازە بە تازە کونی وەختم کرايتەوە کاکە لو کونم لێ قەپات دەکەم برام کورە من پیاوی سەرجادەی بووم کورا من لە زمانی شەڕ و ڕەشەی زیاتری چم نەدەزانی تازە بە تەمایە بڕێکدەمەوە پیاو بوونی پیاوەتی بێ کاکە لێم تێکمەدام قوربانتان دەبم ئەگەر کاکە محەممەد بە تەمایە ببوونی ئەو مۆزوعی تۆ من پارەکەی بەمەوە بەخوادانێکی لەسەر سەری ئەو لە دەرچە پاری نادەمەوە ئەگەر تۆش بە تەمای ببوونی کاکە محەممەدەوە ژن بێنی هەتا ماوی بەتانی دوو نەفەری بەخۆتەوە نبینی دەفەرموو بەڕێ خۆتەوە دەی یعنی نابێت نە ئەوە قسەی دڵیتە دەبڕۆ دەی بڕۆ باش بڕۆ دەی بڕۆ بڕێ خۆتەوە یعنی بە تەمانی بدەیت نا تەواو نایدەبا نایدەی نە باش تو دەست
السلام عليكم. سلام ورحمة الله. خزم كوي كوري مر بخير بي. باشي. باشي جان. هو ديارني. والله او ما ايش شي خيريم لبدستي. خير رد كوتو تامناوا. والله بيوستين بدورق بمدي ان شاء الله ما وش كده الدم. بس تشاوم بس السلام. كم ندى ورقة؟ لا انا بس ممنون. فرمو. دست خوش ممنون. او شكرا دنجي نكر دوا. نا والله قصينا كل. سعدي دنجي ذاك. ئەیە ڕۆ بۆ خوشکی شێت بۆ بچم بۆ خوازبێنی ژن بۆ تۆ هلو خوشكم لو خمنيش انسان معاي. پێف لەو ئینسانە های منی لای باجی زارا برد چی لەو کوڕە کردبوو هەموو گیانشین کردبووانە اي اخر كره كي بعد زاري غلطي كده ولا جني خوي دا ابو اخي يكك بيا بكل جني خوي دا مش توان بي تحملنا كده لو يليم دا اتو زانتيا اتو بس او زاره بجيم بكا بابتينا دا خوازي بابا والله دردناش چنم لما باش تصدوي امر راوستايما باشە کاکە من بە قسە دەکەم بەڵام سێ مەرجم هەیە امر دكي یەکەم مەرجم ئەبێ ڕوو لە خوا بکەیت بتساوى فولا خوي دا كم تزبن ويجو تاعتي خون دا كم دووە مەرجیشم ئەبێ بچی داوای لەبوردن لە کوڕەکەی باجی زارا بکەیت بتساوى سێهەم مەرجیشم خوا ئەو پرچە پیسەت لابەرە بتساوى شربي او دري اتو بجي دا كم هر سي مرزت امر بس او ساوى بس رازي بس نا خوازي وشي شيء باشە دەی ممنونم خوای جان او عشقت سیلی کردم چی بەسەری نام پێشان بچوو بامەزەیەکی خەرگ لێم دەترسا نەک لە خۆم لە سێبەریشم بەس ئێستا وام لە یاتێ خواخوامە کەس دەنگم پێ نەکا هەر لە پێناوە و عشقەش هەموو مەرجەکانم جێبەجێ کرد ئەدی ئەحمەدی برام تووڕێ نایەتە ژوورەوە کاکە قەولو نایە ژوورێ من دەوەرەکەم وەرگرتو دو تابێ مەژبوورەوە دەوەرەقەکە کوڕە باوەڕ دەبێ حازریشم کردێ بەس لە بیرم چ بدەم ئەوش دەوەرەقە شو ئەمە غەددار ها عاشق هەموو شتێکت پێ دەکا لە پێناوی ئەو عاشقەی هەموو شتێک دەکەم عاشق ئەزانی زۆر خۆشە ئینسان کێتە دەرەوە لە ماڵەوە مێشکی لە ماڵەوە دایانە لەسەر تەپڵێکی اینجا خۆی بێتە دەرەوە وەرە ژۆرێ ڕێکدان شێ سراتە چکە زرافسن داخوازی وەرە زۆر خۆشحاڵم کاک ئەحمەد تو سەری منەگەر لەو شووتێ نەخۆی ئەزانی چۆن وەڵی چونکە شەکرەمە دکتۆری نابێت دەمی وەبەری ئەمتی خۆم بۆ ناگیری بیخۆ شووتی ئێستا وەکو شووتی جاران نەماوە کاک ئەحمە بەڵام من دوو پرسیارم لە جەنابتان هەیە فەرموو ئەڵێ مەم عینەکە و بۆ لە ژوورەوەدا نەناوە زانین چۆن ئەم عینەکە هەل لە مناڵێ و ئولفەتم پێوە گرتووە دایگرمە ترسم خەڵک نەمان ناسێتەوە وایە وایە دووە مینیان بەڵێ ئەڵێم بەڕاست ئەبۆ برای ئێوەیە ئەیە ڕۆقسێت چێکەی ئەوە خۆم گەورم کردووە مناڵی بچووکمانە منە نازدارە دایکم منەی خۆشەویست بەخوا ئەو عبۆیە ئەمەنە نازدار بوو دایکم بەڕەحمە بە کە شفتەیەکرە و کاتە نەبوو بووین هەرێکی بە نانێکەوە سێ چوار شفتەی عینێ تەواو ئەم عبۆیە ئاینە لوقمە قازی لە دقەیەکە دەدانێکتە دەمێ بەبێنان دڵمان ناهەوە پێ بڵێن مەکە وایە عبۆیانە وایە بەڕاستی ئێوە عایلەیەکی تەبان هەر هەمووتان نادرن نەبابە نادریتی هەرێکی ناوێکمان هەیە دوایەوە نادر شەربەتە ئەوە ناڵێم یعنی ئەڵێم ئێوە عایلەیەکن بەختەوەرن جاجارە چی دیوە قوربانێ بم بەخوان وتیە ئەم عبۆیە نییە لەم ڕۆژانە ها بۆ دووکان وتی کاکە قەمیسەکەم گۆڕیوە ئەگەر پێتە گەڵایەکم بەرێ پارەم هەڵ نەگرت وتم کوڕم بۆ گەڵایەک ها ئەمە دەوەرە ئەمە وایەیانە ئەمە وایە وەڵا کچمەمانە عایلەیەکی زۆر مهمن جا تۆ چیت دیوە خۆیمە هەرم چوار پێنج خوشکوبر هەیە نین بە خۆیمە تایفەکەمان 2000 کەسە بەڵامەتم 2000 کەس بێنن بۆێرە مەگە بیان بێ بۆ مەلعەبەکە شەکرە لە مەلعەبە خوراوە ناوەڵڵا ناکرێ جا دەست و دڵی قایرن نەدیوە یەک دەست و دڵی پێوەیە لە دەرگا ئادرەیەکەمەوە سەیەکەم پیکابێکە پڕ لە فەردە برنج و لە ڕۆن و لە بریشک ئەمە کێ نادی قار ناردی وەڵڵاهی قار وایەنە وایە کاکە نەڕێن چی بۆ تازیانە ناڕۆن جارێ زووە پەلەتان چییە؟ وەڵڵاهی ئیتر چی بکەین بەخوا تەعزیەکمان هەیە ئەوە ئامۆزای نەنکی ئەو کوڕی دراوسێمان مردووە جا عەبۆ لەوێ ئاوە گێڕێ وایە عەبۆیانە وایە ئەبوو ئاوە گێڕە بۆ لە عەبۆ بچکۆلەتر نییە ئاو بژێڕێ بەڵێ وەڵڵا هەمانە شەق لەو بەردەهەڵە سێچوە وردی لیتیایە بەڵام چییە ئەو مناڵەت و زانێت هەز بە مەسئولیات ناکە بەسی نییە ئاوە ڕۆشت و قڵپی کردە ناو کۆشی زەرامێکەوە چی بکەین ئای بەوە نییە پێی سەلامت بنیش جاگە ڕوخسەتمان بیتیە شوتەکەشی زۆر شیرین نییە وەڵی تشتی ئێستا هەمووی وایە بسم الله
یاخوا بەخێر زۆر خۆشحاڵ بووین. عبۆ گیان بەڕێیان کە ئەها هەتا گەورە پێش نەکەوێت چ قورەتە پچکۆ لێ پێشکەوێت بەخێر بێت سەر چاو باویستان بێ ماڵتان ئاوا بێ کاکە گوتم ئەگە هەبی وەرەقەکەم بدەێنەوەک ماماتە بازارێ مەطعەمەکە شتێکە قوربان دەبم پسەکەم پێ نییە کورە حد نەبێت چۆن وەرەقەیەکەین بەت بێعەقڵ دو ساعتەکە ژوورێتی خۆت بە تاکەکەی مەوایە حەزەکەی ساچم هەمووی هەڵوەشێن نامێ تەواو کاکە خەیە بڕێن وڵی من سرم لە شتێ سوڕماوە هەستەکەم خێزانێکی زۆر تەباین و بڕێکی تازە دڵتاوە تۆ لە ژیانت کورباوە پەڕی تازێکی تەڕەماسێکی تەڕەساسێکی لەبەر خاتی عبۆ نەبووە ئەسڵ من هەر ناهاتم دووری دۆستی کۆشە لەم دەقیش و مەرحەبای مەکە وەڵڵا پێم هەموو درێچی بۆ کردت وەختی مەکارە کاکە مەکارە هاتیتەوە کوڕم بەرێ مام ئەمریکا هەستە کچم و قاپانە بەرە ئەو دیو عبۆ زۆرم پێخۆشە عیلەکەتان عیلەیەکی چاکە شانازیتان پێەکەم هەر لەو ڕۆژێ کە تۆم بینیەوە بە کەسێکی چاک لە تۆ گەشت و سپاس دەکەم مامە هەر یەکەم جار تۆم بینی زانیم کەسێکی باشی پاڵەوانی منیش پێویستم بە یشێکی وەکو تۆی بیکەم بە کوڕی خۆم ئەوەش لە گەورەی خۆتەماوە من لەخوا بە زیابێ بزنس دەکەم ئیش و کارم زۆر زۆرە جا حەزەکەم ئیشێکیان بەرە ڕووی تۆ بکەمەوە ئەو شەرەفە چ گەورەیە لە من مامە ئەو ئیشەشکە کردی نیوەی بۆ تۆ نیوەی بۆ مامە سپاس دەکەم مامە ئەزانی ئیشەکەش چییە؟ مەجموعەیە داو دەرمانە بۆ مەکەیتە ئەم دیوەوە هیچ قەیدێ ئەوراقەکانم بدەێ احتیادی لە داخل دەکەم کوڕم ئەمانە ئەوراقی نییە بەزێکی بەم دیوە یعنی قاچاغە ئاوراقی نییە بەس تۆ بۆ مەکەی بەم دیوە نیوەی بۆ تۆ نیوەی بۆ من ئەو نەوعەیەوی سەریع لە عالەمێ لە قوڕێ ڕادەکە نەخۆ خەڵک نامرە کوڕە کاکە کو نامرن کە هەستە پێوە وز بە کچە تۆ قسەی نەکەی ها یەک قسەشت پێ بدەم ئامن خەزوری وەشت و بە یەک فلسی شتای ناوێ ئاتۆ کابرایەکی ئەو ماڵ و ملکەت هەموو بە حەرامی غڕکردیتەوە ئامن ئامادە نیمە نییە لە بۆ پاروەنانەکی حەرام خیانەت لەگەڵ و نیشتیمانی خۆم بکەم تێگەشتی وەزە دەماچەی بینە ها پیاوی ترسنۆک ناتانی بتەقێنی با قۆڵیشت نەچێنم بڕۆی وەڵای بێری گیان مێشکم ئەوەنگە مەشغوڵە خەریکە شەقەبە بە هیوا مەگەرخوا بە نسیبی بکە ئەو ڕیزە دوکانە و ڤیلەکە بفرۆشم یەک پارچە عەرزەم دۆزیوتەوە دۆنمێکە ڕێگەی کەم بە مۆڵێکی گەورە زۆر بیری هاوڕێیەک مەکەم با تەلەفۆنێکی بۆ بکەم تو ئەو خۆیان گەلای نەبەی بێری گیان ئێمە نەهاتوونێتەوە ماڵە و ماڵ بکەین و بۆ دەعوەتی ئەمە بچین هاتوومەتەوە عەرزوشتە ساخکەم و دوای ئەوە تەواو بووین ئەڕۆینەوە چکە ئێمە بۆ یەک هەفتە هاتووینەتەوە ئەخی ئەم هەتیوە فشەکەرە ئەم هەتیوە کەلەز لێ ئاوەزاوەم خەتی نییە جواب نایەتەوە ئەترسم بە سیمکارت بۆی بکەم و 30 سانیم پێ قەتع بێت حیاو شەرەفم بچێ یەکەونەکە لە زلەوڕقە لێتیەوە تا تۆ خۆ سەقلت کردۆی داوەتی بۆکەم وەڵاهی نە چارەیم ویستووە نە چارەشیم ئەوێت فشەکەرە بەو سەرت و سامانەی تێگەی پۆست دیا بەسەر ئێمەش نەمان بێت باوا بزانێ ئێمەش دەوڵەمەین قەیچەکە بەخوا بۆ معلومات هێشیەتم کردووە ئەگەمە ئاخر مۆدێلی سیارە بایی 15 دەفتەرە ئەوە سناپێکەکەم و بۆیە نێرم بەس داخم لەوەیەت یەکسەر جواب مایەتەوە نووسێ ها ئەمە لەکوێ بوو ئەی باشە نازانێمە وەزعمان خراپە خۆ تۆ لای خوشکەکە هیچ نەوتووە داما خۆم بۆ من وەحدەم پێتە قسە لەگەڵ خوشکا بکەم ئەیدە تەواو باوا بزانێت دەوڵەمانین قەیچێکە ئەو هەیبێ با ئێمەشەمان بێت پیاوەکە ژیان بە درۆ ناسێتە سەر عیبە بۆ تۆ عیبە وزە ڕانین ڕۆی بێری بڵێ چییە؟ حیاوەزاوەمە ئەخ کاکە دەوازمان لێوێنە عیب ناکەی شوولەی ناکەی کەی وەختی تەلەفونە منی شوکاری دنیام هەیە قەیچێکە هەڵی گرە عیبە خۆشەوەی ڕێزت لێگرێ پورە خۆشی چیە بەخوا درۆکە لەم وڵاتە هیچ ئاوەڵزاوایە ئاوەڵزاواکەی تری خۆش ناوێ ڕاز ناکەن جواب نایەتەوە ئاخ یعنی ڕێوارەکە لە زل وای لێ هاتۆ جوابی من نایەتەوە قەیچێکە ئەی لەوانەی لە کۆبوونەوە بێت ئەیشێ لەسەر ئەو نییە کوڕە دەتۆ بۆی بکەرەواز لێ من دەتۆ بۆی بکەرەوانیە یعنی من ئەوەنە نەفسیەتم زەعیفە دانیشم تەلەفۆن کەم بۆ ئاوەڵزاواکەم نایکەم گورە دە عیبە تەلەفۆنی بۆ بکەوە چەند تەلەفۆنە بۆ بکە ئەو پیاوە ئەوە بیشی کەم لەبەر خاتری تۆی کەم هاجینە ئەحا ئەوە نییە من تەلەفۆنی بۆ بکەم
جەرسە جوای بەرەوە جوابی نایەمە و کە لە زلی ئاوەزاوامە کە جوابی بەرەوە جوابی بمە لەبەر خاتری تۆ ئەژینە ئەو کە لەزە لای من مسایە بە سفر ئەلۆ کاک ئەحمەدیان باشی شکۆر چۆنی کاکە ڕێوادگیان بەسەر وەصفی خۆت تا تەلەفۆنە کرد نازانم ئاوازاوە بۆ ئەمە نەخۆشەویستە کاک ئەحمەدیانەوە چێڵێ باپەڕە کردووە نەوەڵڵا کاکە ڕێبوار ئەوە دوێنێ تۆزێ سەرمان بوو بوویتر ئاوا تووشی ئەم نەرمە کۆکەیە بووم خەجاڵەتیشم دوێنێ نەهاتم بۆ مەتار وڵات مەحافظ تەلەفۆنێکی بۆ کردموتی یەک ڕاوێژی سەریعمان هەیە بە جەنابەت دەبێت ناچێت بۆیە نەمتوانی چاولێتی دەستی کردەوە بە درۆ ئەمە تیوە درۆ نەکا ژانەکە ئەلەو بەڵێ گوێم لێتە کاک ئەحمەدیان بەڵێ کاکە ڕێوارگیان ئەم سەر و ئەو سەری ناوێت سبەینێ نیوەڕۆ دەوعەتی منن کۆرە کاک ئەحمەدیان پێویست بۆ عەزیەتە ناکا بە ساقە بم خۆتان هەموو شتێکن بەسەری تۆ مەجای هیچ شتێکم نییە دەی بە شەرفم درۆکە مەجای چین نییە ئەزانی چۆن کاکە ڕێبوار ناوێ قسەم بشکێنیت داوەتی منی یعنی دەوعەتی منی باشە کاکە گیان لەبەر خاتی ئێوێن ئەڵم کاک ئەحمە هەر لە شوێنەکەی جاران ماون بێ قەزابی شوێنی جارانی چیت پێ ناخۆش نەبێت داوای لێبوور نەکەم بڵم تۆ لە گوێی گایان نووسیت خۆ ماشەڵڵاسە لەخوا بەزیا بێسە لە هەر گەڕێکێک و خانوویەکمان هەیە لە قوڕێنێم باشە تۆ سیری درێکە مەتیوی کاڵێ لە کولی گەڕێکی خامیەکمان هەیە باشە من بێمە چوە باشترە چاوەڕاستەکەم سەر لە خۆ تێکمەیە سبەینی نیوەڕۆ هەر لەم دیوتونێلەکەی سیتەکە و چوارەکە داگەچێن و چاوەڕی جەنابتم خوار لەگەڵ بە قوربان خوار لەگەڵ بەخوای زعاجە ئەرێ باوانێ شێوێ سیتەکەی لە چیە بەچی پێ بڵێ ئەرە تۆ هەقی بەسەری شەو نەبێت من خۆم حسابی خۆم کردو ئەزانم چیەکەم باشە تۆ لە کێ بۆ داوەتە گەورەیان بۆکەی ئەوان ئەوروپین بە پاروێک تێرە خۆڕۆڵە بابە تۆ عەلاقە و نەبێ من خۆم ئەزانم بزانە ئەمڕۆ چیان بووەکە شەو و ڕۆژ لە خەیاڵ و لا باری چاوی گەردەنە بلور دیارە لە دوور گەردەنە بلور دیارە لە دوور هەمیشان سەرخۆشی توخوا عیب ناکەی داناوەشەی تاکەی واز دەم ئەخلاقە نایەنی یاغنن تەشری بێرە یاغن تەشریف چییە؟ ئەوە دوێ شێ لە گاگەشی بووم بە منیان گۆ منیش تحملم نەکرد پرسیم گوتم چێمانە گوتیانی چاوراتەکەی بگرە و تەشریبی لێ دروستکە دۆ چەنە بازی مەکە بەردانیشە یەک مازی بەرە دانیشە تی بۆ ئێستاکی تۆ پێرە ماجی چی بەوێ ناچۆ دانیشە لێم یعنی لە ماچی برایەتی بێبەشم دەکەی یا بێ خۆیان ئەو زوڵمەی قبول نەکەی لە ماچی برایەتی مەحرومم دەکەی ئەلانچی من تێ بگەم تێ پارەم دێ پارێکی کۆی ناماقۆلێکە پارەوە بێ بخواردنەوەوانە داوەشێ لەو حاڵە باشترە توخوا ئەمە چییە؟ ئەمەی بەشەرە ئەمە چیە بزیگیرە ئەمە چییە؟ ئینە ئافرەتیای ئینە ڕەفیقی تۆ ساحەبی ژن و مناڵە پێشش مناڵی خستۆتەوانێ داوەشێ لەو حاڵە باشترە ئەمەم برای تو مەحەمە مەولود یعنی پیاوم ئامادەش نیمە ئەوەندە جێلیش نیمە بچم چیزی خەلکی بەکەم پارەوە بەشی خۆم ناکە سلام علیکم ئەی عەلەیکە سەلام و ڕەحمەت الله بەخێر بێ باشی کاکە حەمەدیان بەخۆر هاتی بەخۆر هاتی کاکە ئەحمەدیان لێ مەگرت خات داوای لێ بردنەکەم بەسە کاکە بەسە عیبە میوانە قەیناکە و هەزی لێ بێنە خەیاڵە ئەتیادیە چێ خەیاڵە ئەوەی لەسەر دانیشە هەتی لە دانیشە تۆ بوونە نەکبەتی لە دانیشە ئەمری لە خزمەتم وەڵاهی تەکلیفێکم هەیە میوان وشتێکی زۆرم هاتووە و پێویستم بە کلیلی باخەکەەوە هەیە مەزرعەکە ئەگەر عەزیەت نەبێت خوا میوانەکانێ بەخێر بێن سەر چاوم جا کاکە عیب بۆ تۆ تەکلیفاکەی تۆ باخی خۆتە لە خزمەتم باغی خۆتە کاکە بینێ بابە بیغۆ دەبەسە کاکە باغی خۆت بکە هەر ڕاست بابە بدەعالەمێ لێ ناگەڕەمیش بە پێش باغەکەی تێپەڕیم هەدی تۆ ناتوانانی بەجادەکا بڕێ بەردەمی باخی چی؟ دوو چوار ساعەتی خوا لەسەر لا ڕووی کاکە ئەحمەدیان ئەوە کلی باخەکە و لە خزمەتایە لێ مەگرێ ئەتیادێک کە مەست بوو خەیاڵ بوو ئینسان هەروایە چێ پەستە کورە چێ پەستە بەم لێرە پەستی دەبەسە کاکە دەمەداخە عیبە میوان ئەوە برا گەورەمانە کاکە ئەحمەدیان من لە خزمەتم مەمنونی تۆم زۆر سوپاس وەڵاهی تەکلیفێکی ترم هەیە ئەگەر نەبێتە عەزیەت کاکە حەمە ئەڵێ میوانەکانم زۆرن ترسم لە سیارەیەکە جێیان نەبێتەوە ئەگەر سویچی سیارە جوانەکەتم بیتەوەی تازەکە ڕیتە من مەمنونی تۆوە تەکسی بگرن بابا لۆ سیارەی ماڵی خۆخەیە با تەکسی بگرن دەبەسە کاکە دەبەسە دەمەداخە بۆ خاتری خوا کاکە لە خزمەتم
سعره سعری خۆتە باخی خۆتە هەرچی پێست لە خزمەتە بەسەر چاوە ئەمە کردی سعرەکە بەساقت لە خزمەتە زۆر سپاس خوا حافیز بەسەر چاو لە خزمەتە خوا حافیزی بێ سپاس دەکەم وەڵاهی نازانم تەکلیفێکی کەم هەیە پێ و بڵێم لە ڕوشم نایە بە قورعان وەرە دوکانەکەی بە وەرە دوکانەکەی بە دوکانەکەی بە ڕازکە کاکە ڕازکە جانی دەمەداخۆی دەبەسە دەبەست دەستداخ خواگایری ئەمەنم مەسرف کردووە ئەمڕۆ پارەم هەر پێ نەما وتم ئەگەر پێتە ئاوا شتێکم بیتێ بە قەرز ئاوا $500 مەمنونتان بێنێ بابا باقی هەموو مەولودی هەموو مەولود باقی برا عالمێ بابا برای خۆش لە برسان دەمری لە زادان کەتەیە یاخوای لە برسا مری بۆ خاتری قورعان تۆ دایمە خەریکی خەیاڵ و سەرخۆشی پارە چی بەمێ کاک ئەحمەدجان لەسەر چاوم کاکە لێ مەگە داهۆی لێبر نەکەم دقەیناکەی ئەتی ئەمە توێ خەیاڵم بێ نایە بۆ لای من پیانسا بەسە بەسە وڵات زۆریشە ئەگە پێیسە بە زیاترە بە بدەمێ نا بە قوربانم لێشی زیاد خزمەتە ئەمەش پیانسا من مەمنونی تۆم هەتا ماوە کاک ئەحمەدجان تۆ برای منی و برا گەورەی ئێمە ڕەفیقی کۆنین هەر شتێک پێویست بوو من لە خزمەتە زۆر سپاس ئیشی ئەمریکتان نەبوو ئەمری چمانەوی بابا ئەتو بابا خۆ لە سایسای مەدەژێ لێ ناگرم من سەر چاو یاخوا بەخێر بەسەر چاو بەخێر بێ باشە یەک سوال لێ بکەم یەک سوال عامل لە پێشتر میان ئەوە ئەتو چاکەی لەگە بێگارێ دەکەی لەگە براد ناکەی یعنی ئەوەی بە پیاودادنێ ئەمری بە پیاودانانەی نە وەڵڵا تۆ قەت لە پیاودانانە من بدەمێ دایمە ئەی بە ئارەق و سەرخۆشی و بە سەرخۆشی دەستەرم النفرە کەبابەکەی مێزی 6 سلام علیکم سەر چاو گەلک بەخێر بێ سەر چاو مەتەمەکەتان زۆر خۆشە لە خزمەتای سپاس دەکەم هیوادارم بەدڵتان بێ ئەڵێ ئێوە خواردنی دلیبەریتان هەیە چی دلیبەری دلیڤەری نییە قوربان دلیڤەری تاقیم کرد مزام ئەزانی قابلەوەیشی خۆمانە قوربان بەڵی میوانێکم لە ئەوروپاوە هاتووە هەرچەنە زۆر چارەشیم نایە کەیفیشم پێی نایە بەڵامی تر حەزەکەم با بزانم من چەمزانە چ داوەتێکی بۆکەم لە خزمەت هاتم لای جەنابتان خواردن شتەکان یەک بەرم خواردن بۆ ئەنێرم میوانەکەشە خەجاڵەت ئەمەم پێخۆشە ئەمە خۆشە هینمان هەیە قەلمان هەیە تەبعان ئەی چۆن قەلی دەرەجەیەکمان هەیە ئەوی ڕیشەکەی لێرەوە هاتوۆتە خۆ حەزەکەی دوو قەلم بۆ بنووسە بەڵام ڕجاءن با قەلەکان سوور بێت قەلی سوور بەس قەلەکانمان لە 7 کیلۆ کەمتر دەرناچێت پێم خۆشە با قورس بێت زۆر باش کەڵەشێری کوردیمان هەیە کەڵەشێری کوردی نازدارمان هەیە دەرەجەیەک حەزەکەی تۆ 5 کەڵەشێرم بۆ بنووسە بەس خوا قاچەکانی فڕێمەیە چکە هیوایەتم قاچی کەڵەشێر و مری هەر قاچ و قولەکەی زۆر باشە لە خزمەت طبعا ئێوە برنجەکەتان برنجی کوردیە برنجی بازیانی دەرەجەیەکمان هەیە نیو فەردەم بە لێنرایی بۆ بنێرە زۆر نییە وەقتێکە کە تۆ پارەی خۆت وەرەگری من میوانم هەیە سەرچاو نیو فەردە هێمان هەیە حیوان چی حیوان گۆشتی حیوان گۆشتی مەڕ ڕەحمەت لە باوکت وا بڵێ گۆشتی حیوان بڵێ کاکە یەک لاکم بۆ بنێرە لە ملەکەی و ئاوا قاشی کە هەتا کلکەکەی یعنی نیو حیوانی کامل اینجا با پێ بڵێن بەرخمان هەیە مەحشی لاکە گۆشتیشمان هەیە ئەمان نیو حیوانیان ڕانە گۆشتیشمان هەیە بەجیا بە تەنور هەمانە بە غەڵوزی شەمانە تانیان خۆشترە تەنورەکە خۆشترە ئەی چۆن دا بنووسە یەک لەسەر خەڵوس بنووسە بە خەڵوس هینمان هەیە مراوی هین یاڕەبی تۆ بە مراوی نا قاز قازی قەڵازیە و چاقڕنەمان هەیە خرتە قاز ناوقەی ئەمەنەیە وەڵاهی یاڵەن دنیا گەرمە قاز ناخورێ واز لە قازەکە بێنە هینمان هەیە ماسی بەحرمانەیە نەگەی حەوزە ئەوشتانە ماسی دەرەجەیەک هی بەحرتانێ حەیف شەڵڵا ماسی سەلەمونتان هەبوایە هەمانە سەلەمون بەجددی دەبنووسە 5 ماسی کارم دەستەکانی خۆش بێت ئێجایتر ئەگەر عەزیەت کێشی ئەمە بزانە چەندی کرد سەرچاو کاکە هەمووی $320 کرد $20 خاطری جەنابە سێ وەرەقە خاطری من ئەگری $20 کاکە بدای بە شاگردەکان وا بە خەمەنە بە شاگردەکانی خۆیان هەیە ئەمە سێ وەرەقە دەستە خۆش بێ اینجا ئەگەر عەزیەتیش بکێشی قوربانە بم بۆم بنێری بۆ ئەم عینوانە من مەمنونی جەنابتە بم ئەمە کارتی مەساجە بە قوربان مەساج داوای لێبوور نەکەم خەجاڵەتم ئەوە جاجار ئەوە ئەمە عینوانەکە بۆم بنێر بۆ عینوانە یەک نوکەم بۆ بکە فەورە نەگەمە ژمارە تەلەفۆن بەڵێ لە
چاڵای پاڵ بەرزێکەیە لە هەر لە پاڵ عمودەکەی لە پاڵ هەمووتەکە ئێدە زۆر دەیمەن مەمنونی ئێوە گەلێک بەخێر بێ لە خزمەتە سەرچاو باشی بەخێر بێن واڵە چۆنی بەخێر بێنەوە سەر چاو لە چیشکور باشی واللهی مەشخەڵت بێڵێ باش دەی سەلامەت یاخمە بەخێر بن فەرموو وڵای پێم خۆش بوو بینیبی ئێوە چێ کاک ئەحمەد دەرگاکەتان کراوەیە بووە ئەزانیت چۆن من حرەسم هەیە لە پێنجی بەیانێتم بیکەرەوە چکەم میوانم دێ یعنی ئەمینە نەوەڵە حرەسەکەم نای ئیبراهیمە فەرموو پێم خۆش بوو زۆرم پێ خۆش بوو کاوە بینیبی دڵم هەر لەلاتانە چاوەکەمەوە ڕوحی خۆتی تۆ زۆر بەڕێزی لای من یاخوا قوربانی بن فەرموون ماشەڵا باخەکە زۆر دڵگیرە جا ڕۆحە تۆ باخەکەی مێرگەپانە نەبینی بووم بەخوا بیبینی عەقڵت جامەوێ بەخوا تووک بەسەرتەوە نامێنێ ئەی کەوایە بۆ نەو بردین بۆ ئەوێ خۆشترا نازانی چۆن لەوێ دە 12 مهندسم قسۆتە سەر ئەوێ ئەمەوێت لە ماڵەوە نەفەقێ لێ بم هەتا ناو باخەکە ئەوە بۆیە نەمبردن جارێت وەڵاهی پێم خۆشە ئەحیاوە زاوم ئاوا شکر وەسعی باشە تۆ جارێت چی دیوە بەخوا من بە 1 ملیۆن دلار ڕێم 1 ملیۆن یەک باخم هەیە ئیمارە سێ-چوار جار تەدەخولی کردووە و توێتی ئەمەوێ بۆ سیاحە و میاحە وتم وەڵاهی بۆ سیاحاتان نەمێ بەڵام بۆ میاحە نییە خوا یەک دقە تەلەفۆنە بەڕوخسەت ئەلێ بۆ قەحتان شلونك عيني تنكر راد وصل أي دخليها بالمخزن اي نعم أجل كم تنكر 20 تنكر 20 تنكر إيه ليش 20 تنكر يا عيني يا أبو قحطان أنا مو قايل لك راح الريح إلى الراحة أنا تو أمي وأنا لو بجي شو دبر بولايان وازيان لبنا بابزان كمهمين وازيان لبنا أبو قحطان والله أنا كل زعلان من أنت ئەو هەموو مەزرعەیە نازام ئەو خەڵکە ئەو پارەی دەچێ دەینێ ئەوها مەزرعی دەکڕن هەمیش پارەی فڕکم پێنیە فڕک نازانم مەزرعەکەی حەمە مەولودی برام لە چێندرێ ئەوە گۆرە وەز دەکەن لێرە ها ئەوەز دەکەن لێرە ها وەرن تێم بگەینن تێ ئەوەز دەکەن لێرە گۆ ها سوورە ئەوە زەبینە ئەو چێیە سوزانم احتمال الشێت و شت بێت بە من نەلێ شێت ها سوورە پۆز بە مەزرعی حەمەی مەولودی برام لێت دەی وەڵا برا جوانە ڕۆینە خۆڵێ مەزرعەی خۆمە جا خۆ ترحێو لە دووشتی ئاهە پێیا بووە گۆرە 100 ترحێو دەنا لۆ معلوماتت نەک بەس مەزرعە ئەو سارێژی برامە دنیا هاتلێ وەرگرت گوتی میوانم دێ ێ باشە تۆ دوێنێ زمانێک گۆی نەکرد قاچێ نەبوو بڕۆی شانسی من بۆ زیێن و بوویتەوە دەزانی چێ ئەوڕۆ بەس لە بەخاتری تو نەم خواردتەوە هەتا زمانم تەتەلەی نەکا ئەوەی ڕاستیە بیرێم و حیا و ناموست بەم لە پێش میوانەکانت داوا لێبور دەکەم براشن ئەمە باشە خوایتە چی بکەم تازە دەنا ئەیگوو لە ئیماراتەوە مهندس و ئەو شتانەیان بۆ ئێرە بۆ سیاحەت و میاحەت هینیش لێ نەفەق وەرە کاکە وەلۆ خۆی با هەر بیگو ئەتۆ بەڕاستیتە بە شەرەفت بە 5 وەرەقەی نەفەق لێ دەدرێ ناوەڵا بەدەژ لێ نایرێ دە بەسەری تو نییە دونی هات بۆ کن حەمە مەولودی برام داوای 5 وەرەقەی دەکرد عەلاساس ئەنگۆی پێداوەت کە برام 5 وەرەقەی دایتێ وەرە بابە عیبە بۆ تۆ کاک ڕێبوار بێقەزابی تۆ لە ئەوروپا هاتوتە یەک دنیا سەقافەتە هەیە چۆن بڕە بەر شێتێکی ئەوە شێتە کاکە حەجیان ئەڵێ قسە یا لە شێت یا لە مناڵ شعرێکی خۆم هەیە با پێ و بڵێم ئەڵێ پیاوی خۆهەڵکێشی بە پۆس ڕۆژێک دێ هەڵی گرێ بە قەپۆس ئەمە چییە؟ نەڵێ وەڵا ئاوەڵ زاواکەم شعری پێ نییە بەخوا شعرم پێ لە پاکەتە بەڵام بۆ تۆ نابوو ئەم ناڕەسەنە هەی سەرخۆشی خەیاڵ بگرم ئەو بچڕێنم بە قەپاڵ ڕانەکەی فەرموو ژووری مدیر زۆر سوپاس تەواو ئەی چۆن وەڵڵا بابە ئیش لە دایرێنگە زوو دەڕوە ئاوای ئێمە هێشتا تۆ چی دیۆ با بچیتە لای مدیر ئەو سایبینی چه خزمەتێکە دەکا زۆر سوپاس الله
الله الله چەند دڵخۆشمە من ئیتیمای نیشتیمانی گەڕایتەوە سلام علیکم عليكم السلام یاخوا بەخێر بێ داوای لێبوردنەکە من بەم سرودە نیشتیمانیانە هۆش و گۆشت بەخۆ بۆ نامێ مامۆستا ئەمن وەچی نمونەی وەشتو دەبینم زیاتر ئەو نیشتیمانم خۆش دەوێت فەرمودانی شەوا خزمەتێکە بای سپاس دەکەم مامۆستا ئەو کتابم هەیە بەس ئیمزای جەنابتمایە سەرچاو بەس مەزبوط بێ منیش بۆ ئیمزاکەم ئەمە ئەمری وزاریەکەی تەواو نییە نانە مامۆستا تەواوە یعنی هیچ نەخسی تێدا نیە ئەمری وزاریەکە ئەوە تەواو نیە بە قوربان ناتوانم وەرەقەی سپی بۆ ئیمزا بکەم کەی ئەمری وزاریەکە هێنا بەسەر چاو من بۆشە ئیمزا بکەم نەنە مامۆستا ئەخر دەزانیت چی ئەمن دوو مانگە بەو کتابەی بە هیلاک چوم باش دەزانم چی تێدایە چی تێدا نیە گوتیان بوو بە کنجە نابیم در یەک تەوقیع ئەوتەوە لای من ناکرێەوە بە قوربانە بم دەزانی چیە مامۆستا چییە مامۆستا ئەو ئیشەم لۆ تەواوکە حەقت نەبی بۆ تۆ من بە چیە زانی ئێستا تەلەفۆنەکەم پۆلیس بێ بوو با چاوت دەربێنێ مامۆستا چاوەکەم پۆلیسی پێ ناوێ خەڵک بۆ دەرێ پارەی خۆت بدە ئیشت دەڕوە من نیمەوە خەڵکی کەیە من کابراایکی نیشتیمان پەروەرە مامۆستا چاوەکەمەوە چ لێ مامۆستا چ لێ قەومە مامۆستا چاوەکەم مامۆستا ئەوە چی وای لێ هاتووە والله هیچم لێ نەکردیە بەچی لێت داوە لێدانی چ وەڵڵە بەس ئەو فایدەم پێ هاتۆرەم لاوە جەنابی مدیر من چی پێ وتووە بۆ خوددا هیچم پێ نەگۆ بەس گوتم ئەوەم لێ بڕوێنە حەقت مەحفوظە لای من ئەوە حەبیشە زمانیە بێ چی بکەین ئێستا دەیبینە خستخانەی نشتیوانی تەلەفۆن دەکەم ئیسعاف بێ ئەدی چی لێ بکەین باشە ئەوە فەرمانبەرێکمانەیە حەبەکە لای ئەوە دەچم حەبیلۆ دەینم نەدە تۆ نایزانی بەس فەرمانبەرێکمان نەزانە لەکوێ هەیە بە چەندی ئەو حەبە 500,000 ئەوە 500,000 بەخوای لەو مەعمەلەی حازرم کردبوو واتی هەر لێرەی هەرێ وەڵڵە چاوەڕێ حەبەکەم دەکرد بێەوە بیمزایەکەم لۆ لا چۆ لە بەرچاو چۆ لە بەرچاو ئەم کاتە باش یاخوا بەخێر بێ سەر چاوم داوای لێبوردنەکەم من ئەم بەیانیان کە ئێمە ئێرە ئەم سرودە لێ نێم دڵم ئیسلاحەت ناکە کوردایەتیەکەم دەمەزەر دەکەمەوە ماشەڵڵا کەشێکی کوردەواری جوانە وەڵا قوربان ئەم کتابم هەیە کە بۆم ئیمزا بکەیت تەواو بوو هەموو شتێک مەمنونم بەڵام بەداخەوە مە ناکرێ ناکرێت چییە باشە بۆ ئێوە عەرقەلاخەنە ئیشی خەڵکەوە ها ئاگام لەو حەبەی ژێر زمانی 500,000ەکەی دوێنێش هەیە بۆ تۆ جەناب چی ئەوە مەحاسەبەی بنەکەی محاسبەت دەکەمەوە وڵاتیش ها ئەزانی من چێم ئەها جوان دیار نیە دێ بزانم سەیری کە بەخێر بێ قوربان یاخوا بەخێر بێ دەسێ ماچەکەم فەربوو ئەمرن نەمێنێت یاخوا بەخێر بێ تاکەی نەبڕایەوە بەخێر بێ یاخوا قوربان جان راپۆرت هاتووە لەسەر دایرەکەتان ئەم دایرێ هەتاکو ئێرەی غەرقە لە گەندەڵی دارێن بە ڕوحتانە کاک مەحەمەو بەڵە قوربان فەرمو قوربان هەرچی ئەوراق و مستەمسەکاتی سەرم مێزە هەیە هەر هەموویم بۆ کۆکەی توانێ راپۆرت هاتووە لەسەرم دایرێ هەمووی گەندەڵیە بۆم ئەی بە تەلەڤیزیۆن و سەریشیم پاک بۆ تاشی باشە قوربان بەسەر چاو جا ئەمە سەری تووکی پێوەی تابی تاشم تۆزێکی پێوە ماوە دارێن بە ڕوحتا گەندەڵی لەم دایرێ ئەوەنە زۆرە وەڵا ڕوحت دەرەکە قوربان بەچاقەمم دەسێ ماچەکەم مناڵم وردە ئەم جارە عەفوم بکە مناڵم وردە بۆ ئێمە مناڵ ماورد نییە بۆ ئێمە بەچکە پشیلە بەخێوەکەین ها دارێن بە ڕوحتا یەک دەقا ئەزانی چی قوربان چیە پۆلیس ئەو ئەزانی چی دەوێ من لە خزمەتان بەس ئەم جارە عەفوم بکە ڕەشوەم هەیەیتێ بەرتیل بە من ڕەشوە خۆی قوربان بەساقەمم بووە لێ هات قوربان جان بووە لێ هەبۆ خاتی خوا ئەمە بووای لێ هات ماڵی بە قورگێتە بۆ باسی ڕەشواکەی ئەوە پیاوێکی پیاوانەیە ڕەشوە ناخوا بیبێن بۆ دکتۆر نەخێر دایبێن بۆ خەستەخانە نەخێر دەبا ئیسعاف بێ نەخێر ئەی چی ئەمە حەبی ژێرزمانەکەی ئەبێ حەبی ژێرزمانی بۆ پێیاکەین ئەها حەبی ژێرزمانەکە یعنی پێنسەکە نەکەی حەبی 500,000 ناوێ حەبی ئەو بای 5 ملیۆنە 5 ملیۆن بەڵێ ئەیە هاوارە وڵاتە لەوەی لێ هات کورە چما ئەفەنگیش جەماعەتی حەبی ژێر زمانی دەرچوو ئەیە وەر ئەو دایرەیە هەر بە حەبی ژێر زمان بەڕێوە دەچوی